زۆر بەڕێز ئەمید حسێن فەیزوڵڵامان لەگەڵدایە بەڕێوەبەری بەشی فڕۆکەوانی سلێمانی هەمومان ئەو فڕۆکە مەدەنیانەمان بینیەوە کە بە ئاسمانی شاری سلێمانی دەوروبەر و پارێزگای سلێمانی بەگشتی دەسوڕێنەوە زۆرجار لە تۆڕە کۆمەڵاتەکانە کار و چالەژەکانیان دەبینین بە هانای خەڵکانێکەوە دەچن کە هەم گیریان خواردووە لە ناوچێکی تەنگەبەردا یان بەهۆی ڕووداوی ئاگرکەوتنەوە ژیانیان لە مەترسیدا یان زۆرجار بینیومان ئەم فڕۆکانە بۆ خۆیان ئاویان هەڵگرتووە ڕۆڵیان هەبووە لە کوژانەوەی ئاگردا تەنانەت لە زستاندا کەسانێک لە نێو بەفردا گیریان خواردو بوو ئەمانە کۆمەڵێک چالاکی ئەم بەشان بەشی فڕۆکەوانی سلێمانی کە بە میوانداری زۆر بەڕێزان وەڵامی دێنەوە کاک حسێن زۆر بەخێر بێ ڕۆژێکی نوێت باش حسێن ئێمە هەر ئەتان بینین خەڵک ڕزگارەکەن یان بەهانای خەڵکەواچن بەڕاستی ئەم فڕۆکانە فڕۆکەی ڕزگارکەرن زۆر سپاسانەکەم پێشەکی بەڕاستی ئەمێ بدایەت باسی فڕۆکەوانی بکەم بەگشتی کە چەند جۆرێکی فڕۆکەوانی هەیە لە هەموو جیهانە وەک ئستانداردە ئەو بەشی کە تایبەتمەندە بە وەزارەتی ناوخۆکە بۆمان دابین کراوە تایبەتمەندی هەیە بۆ چاودێری و لەگەڵ ئاگرکوژانەوەمان ئەتوانی بیکەین بەڵام بۆ حاڵەتی ڕزگارکردن فڕۆکەی تایبەت هەیە بۆ ڕزگارکردن بەڵام ئێمە بە پێینی خۆمان مەشقمان زۆر کردووە لەسەر چۆنێتی ڕزگارکردن خەڵکو و ئەوانە توانیمانە ئەم فڕۆکانش بۆ ئینقازیش بەکاری بێنی واتە خۆی لە بنەڕەتە بۆ بەکار نایە بەڵام ئێوە کۆپتەری ینی هەلیکۆپتەری تایبەت بە هی ئینقاز جۆرەکەی گەورەترە چەند نوعێک هەیە تایبەتمەندی هەیە لە ڕێی بڵێن ئنجینەکەیەوە لە ڕێی ئەو کەرەسانە کە پێیەتی لەگەڵێتی چۆن لە ناوەجێتیایە ئەتوانی ینی شوێنی نەقالی تیا هینی تایبەتمەندی خۆی هەیە ستافی خۆشی هەیە بتوانێت ئینقازکەن داوامان کردووە بەڕسمی کە کۆپتێکی تایبەت بۆمان دابین بکرێ بەس خۆتان نەزانن کێشەی ئابووری لە کوردستان ڕووی کردووە ئەمە چەند ساڵێکەوە تا ئێستا لەبەرەوە کە بواری فڕۆکەوانی تۆزی مەسرف و یینێکی زۆر قرسە ئاسان نییە کاک حسێن با بزانین بە شێوازێکی گشتی کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی فڕۆکەوانی سلێمانی خۆی لە چیا ئەبینێتەوە ئاماژەیەکیش بۆ بکەی لە کێکەوە ئەم بەڕێوەبەرایەتیە دامەزراوە بەڵێ ئەم بەڕێوەبەرایەتی خۆی لە 2012 دەستمان پێ کرد حکوومەت وەزارەتی ناوخۆ فڕۆکە دابین کرد مەشق فڕۆکەوانمان وەرگرت مهندسمان وەرگرت دەستمان پێ کرد بەڵام وەکو تیمماینەوە حتاکو 2020 لە کۆتا 2020 هەیکەلی تەنزیم وەزارەتی ناوخۆ داینا کردی بە بەڕێوەبەرایەتیک لە ناو مروری عەمەل لە هەولێر سێ بەشی لێجیا کردەوە لە هەولێر و دووهۆک و سلێمانی ئەو بەشەی ئێمە تایبەت لە سلێمانی بێنە سەر کار و چالاکەکانمان ئەتوانم دابەشی کەم لەسەر وەرزەکانە بڵێن وەرزی زستان کێشەی بەفر و ڕێگەگرتن و کۆمەڵی مەشاکلی ئەوەی تایە بۆ چاودێری زیاتر دەرەچین بۆ ئینقازش دەرەچین بەهار لە سەیرانگاکانە خەڵک زۆر ڕوئەکاتە سەیرانگاکان و پێویستی بە ئێمە بێجاروا هەیە ڕووداوی هاتوچۆ بێ یاخود پەکی بکەی لە شوێنێکیان بووە چەند جاری چوینە بەدەمیانەوە واتە چاودێری ئەمنی نییە ئێوە چاودێری ئێمە یەکەم بۆ هاتوچۆ ئیکەین پەیوەندی ڕاستە خۆمان هەیە لەگەڵ کۆنتترۆلی هاتووە بۆیە بزان لۆد و قەڵەباڵغ و هینەکان لەکوێ بۆی چارەسەری بکەن جاروای ڕووداوی ڕوو ئەیان لە دەشتێک لە شوێنێکە لەوە ئەچێ خەتی پەیوەندی تەلەفۆنی نەبێ یاخود هین نەبێ ئێمە ئاگداری کۆنتترۆلەکەین مەفرەز تیمەکان ئەنێرن بۆیە بە زووترت کات بتوانن چارەسەری بکەن زۆر باشە چەند فڕۆکەتان هەیە بۆ ئەم ڕزگارکردنی هاوڵاتیان یان ژمارەی فڕۆکەکانتان چەندێکە و بەشی ئەو ڕووداوانە ئەکا کە ئێستا ئاماژەت پێکرد لە وەرزەکانە بە جیاوازی ڕوئەدەن بڵێ خۆی حەوت فڕۆکەمان هەیە چواری نوعی ئMD 530 ئەمریکیە یەک دانەیان EC 120 ئۆروپیە دوو جایرۆکۆپتەریش هەیە کە تایبەتە بە مەشق و چاودێریە وەکو کەموکوڕی بەڵێ لە هەموو جونگەکانی حکوومەت ئێستا کەموکوڕی هەیە بەهۆی قەیرانەوە هەمانە بەڵام توانیمانە بە پێ توانای خۆمان ئێمە
کارەکان بەڕێکین و کەموکڕەکان تێپەڕێنین تۆزێکی یعنی هێزێکی تایبەتی ئەوێ بۆی بتانی چالنجی بکەی لەگەڵ وەزعەکەەوە بتانی ئیشەکانی خۆت جێبەجێ بکەیت بە مۆزایە چەند فڕۆکەوانتان هەیە 6 فڕۆکان بە خۆمەوە 6 فڕۆکانی 6 فڕۆکان بۆ مهندس 5 هەلیکۆپتەر بەڵێ کەم نییە ئەم کەسی تر هەیە ئێستا لە پرۆسی خوێندنا بێ نییە بەداخەوە ئەوەی شک نیە لە گرفتەکان کاک بەڵێ یەکێک لەوە گرفتەکانە پێش مهندسیشمان کەمە یعنی میکانیکمان کەمە فڕۆکەوانمان کەمە داوامە کردو پێش 2 ساڵ تقریبا خول بکرێتەوە هەر ئێمەخولە ینی ئارزومەندانەیە کەسێک بێ بێتان بوارەوە یان چۆنە ینی بڕوانامە پێویستە پێ سیڤەکەی تر جاروا هەیە وەزارەت خۆی یا هەندی مەرج دائێنا بۆوانەکە بن بە فڕۆکەوان ئایا لەناو هێزەکانە خۆی هەڵبژێرێ کارمەندەکانیان ئەفسەر بێ یاخود خەڵکیکی مەدەنی هەڵبژێرێ داخلی دەورەی بکە قەرار ئەمینتەوە لای وەزارەتی ناوخۆ چۆن خەڵک هینەکەن بەڵام ینی فڕۆکەوانی شتێکی ستاندارد ینی جیهانیە ینی ئەبێت بە فڕۆکەوان ئەبێت چەند مەرحلەی ببڕیت لە فەحسی طبیە و دەسی پێکەیت لە امتحان لە نەزەریە ئەبێ لە 7 بێنیت اینجا دەرەچیت ئەبێت چی نەخۆشیەکەت نەبێت ینی نابێت شێوەیەکیش نەخۆشی درێژخایەنت هەبێ هیچ نەخۆشی نەشەگیریک نەکرابێت هیچ شکاوێک لە گیان تابێ ینی هیچ هینیگت نەبێ نەک بەس ئەوە لە بدایەتەکە تەقدیمەکەی بەڵکو لە ساڵانیش ئەبێ ئەو هەندی فەحس بەس کەمتر ئەبێتەوە فەحسەکە و کاتە چەند فەحسێک ئەەکەیت بۆیە بزانی دڵنیابوون کە بتوانێت فڕۆکە توانێت ئەمە هیچ کێشەیەکی بۆی دروست نەبووە لەم فترەیە یاننا یعنی ئەتوانی ئەو هینە فڕۆکەوانی ینی بەس ئەوە نییە بڵێ ناوەکە هەڵگریت دێت تۆز خۆی هینێکی علمیە بەڕاستی فڕۆکانی سا ئەوەی کە وەکو ئەم جنحەی پێە بە مەرسوم وەریەگرێ مەرسومی هەرێم وەریەگرێ نەک هینە پێڵێن لە قەبی علمی ئەمە بە مستەڵەحێکی لە ناو حکومەتە ئێستا هەر ئەفسەری مەرسومی هەیە ئەو نەژمێکە هەڵێگرێ لە سەرشانی بەڵام فڕۆکەوان دوو مەرسومی هەیە هی نەژمەکی هەیە هی ئەو جنحێشەکە لەسەر سنگیژ هەڵێگرتووە ئەوش مەرسومیگی ترە زۆر باشە جا کاک حسین ئەبێ مەترسی ڕووداوەکان لە چه ئاستێکا بێ ئەجا ئێوە لە ڕێگەی ئەم فڕۆکانەوە ئەچن بەهانای هاوڵاتیانەوە ئەچن ئایا بۆ هەموو ڕووداوێکی هاتوچۆ یاخود بۆ ئەو بابەتانەی تر ڕووداوەکانی تر کە ئێستا ئاماژەت پێکرد هەر ڕووداوێکی ئاسایی بێ ئیتر فڕۆکە دەرئەچێ بۆ ئەوەی کە بەهانای هاوڵاتیانەوە بچێ یاخود پێویستەکە چۆنی بە ڕوودا هەر ڕووداوێک بکرێ یەکەم جار تیمەکانی ئەرزی ئەوان ئەچن بۆ دەمی یعنی چه ئەنقاز بێ ئاگر بێ ڕووداوی هاتشۆ بێ کە ئەوان نەیانتوانی چارەسەری بکەن ئەنجا هانابن بە ئێمە واتاوانەگەدارتانەکەنەوە مەترسی فڕۆکەوانی خۆی فڕۆکە بچتەدای مەترسی هەیە ینی بەڕاستی بەڵام خۆی ئێستا لە هەموو عالەمە سەلامەتترین گواستنەوەیە لە هەموو عالەمە سەلامەتترین شتە بۆ گواستنەوە فڕۆکەوانی خۆی مەترسی بەڵێ هەیەی بەڵام ئەبێت تۆزی جورعەتی ئەوەت هەبێ بە تایبەتی ئەوەی کە ئەنقازەکە تۆزی جورعەتەکەی زیاترە لە بتوانانی ئەنقازی ئەکاتە ئەو پەڕی مەرحلەتی خەتەریات لەسەر فڕۆکەوانەکە زۆر جارێمە کورد بەسەر بینایەکی بەرز و هەر بیر لە کەوتنە خوارەوەکە ببوورە سواری فڕۆکەیە کە بین هەر بیر لە کەوتنە خوارەوەکەین ئێمە ترسێکی زۆر لە لای ئێمە هەیە وەکو کورد کە لە مناڵیەوە زۆر ئاشنانی فڕۆکان فۆبیایەمانتیایە ئەم فۆبیایە دەبێت لە فڕۆکەوانە هەبێ لا طبعا نابێت لە بەرزی بترسێت بە هیچ شێوەیەک ئێوە کە خۆتان ئەوەندە هەوڵی ڕزگارکردنی کەسانێک دەکەن ئەم ئامێرەکاشێتە ئاسمان هەمیشە خۆ ئیشەڵا بە دوورە بن هیچ کاتێک تووشی ڕووداوێک نابن ڕاهێنانی ئەوەشتان کردو چۆن ژیانی خۆشتان پارێزراو بکەن لە حاڵەتی ڕوودانی شتێکدا بەڵێ بە پێ زانستی فڕۆکەوانی تۆ هەر عملەیەک ئەگە بڕۆی بەبێ دراسەتی بکەیت دراسەتێکی سەریع لەبەر ئەوە ئەگە بڵێن وەکو من حاڵەتی ئینقاز بێ لە کوێ ئەبێ حسابی کەشوهەوا بکەیت پلێگەرما چەنە باکە چۆنە خێراییگە چەنە لە کوێ داخل بیت لە کوێ حاڵەتی ئەگەر بێتە سەرت خەلەلێک بکەوتە ناو فڕۆکە چۆن ئێگزێتکەی لە شوێنەکەت دەرچیت دابەزی لە شوێنێکی شوێنی ترە بێت دووەم هەڵبژێری بۆی حاڵەتی بوو لێ دابەزیت نەکلەوە هەندی حساباتی هەیە بێ زۆر بە خێرایی بکەیت لەگەڵ خۆتە نابێ بە هەڕەمەکی بۆی بڕۆیت و بە خێرایی بڕۆیت و هیچ حساباتی بۆ خۆت نەکردووە ئەبێ بە تەواوەتی بە پێ زانستیەکانی فڕۆکەوانی ئەبێ حساباتێکی تەواو بۆی بکەیتن پێشەوە دەست بکەیت بە هەر عملیاتێک
بۆ ئەنقاز بێ بۆ ئاگر بێ بۆ هەر شوێن ینی مترسی لەسەر ژیانی فڕۆکەوانەکە خۆی بێ. بەڵێ لە نێو مەرجەکانە تەمەەن هیچ کاریگەریەکی هەیە بۆ ئەوەی کە ئەگەر کەسێک حەز بکات لەم بوارەیە ئەزمون پەیدا بکات و دواتر کاری تیا بکە؟ بەڵێ تەمەەن تا ینی تەمەنی کەم بێ باشترە. لەبەر حکوومەت مەسرفێکی باش لە بداتەوە باسم کرد کە بودجەیەکی زۆری ئەوێ فڕۆکەوانی ینی فڕۆکەوان کە بگاتە مەرحەلەیەکی فڕۆکە بفرێ بودجەیەکی زۆری ئەوێ فێر بێ ینی کاتێکی ئەوێ زۆر تا مەراحلەکان هەمووی ببڕێ بێ بە فڕۆکەوان ئاسان نییە ئەمە هەمووی تەمەنە ینی ئەو بودجێ حکوومەت سەرفی بکاتە سەر گەنجێک لەبەر ئەو تا نزیکەی 30 ساڵە استفادەی لێ بکە ئیشی بۆ بکە بۆ حکوومەت بۆ بتوانێت ئەو ئیشە بیکە لەو تەمەنەیە. کەحسێن وەکو دوایین پرسیار دیارترین کێشەکانی ئێوە چێ باست کرد ینی کەمی فڕۆکەوان کە 5 پێم وابێت فڕۆکەوانن یان 6 فڕۆکەوانن کەمە گرفتی ترتان چییە؟ گرفتی کێشەی بانزینتان نیە کوالیتی بانزینەوەوانە؟ نانە کێشە زۆر پرسیاری لای خەڵکە هەرام هەمان بانزینیان بانزینیەوان جیاواز نانە هەر بانزینی گیرۆسینە جەتەیوەنی پێڵێن باشە تایبەت بەی فڕۆکەیە فڕۆکی ئەوانەی کە ئەیرباس و بۆینگڕوانە سەفەر بەکارێن ئەینە بانزینە لە هەمان کوالەتیکی زۆر بە تا هیچ کێشی بانزیمان نەبووە بە هیچ شێوەیەک وهایشە و زۆریشە ینی هین کێشی ئەومان نییە. گرفتەکانی تر یەکەم ئەتوانم بڵێم یەکەم گرفت بۆمان دروستە بێت کەش و هەوایە جاروا هەیە کەش و هەوا ینی ناگونجێ لەگەڵ ئەو فڕۆکەیە لە خۆڵبارینە ئاسیبینین کەمە ئەوە کێشێکی زۆرە یان خێرایی باکە زۆرە یاخود تەمە یان بارانێکی بەلیزمەیە هەورە ینی ئەو کەش و هەوای ئەو کە ئەگۆڕێ بە خێرایی و هینە جاروای یارمەتی منایە گرفتەکە لە بەردەم ئێمە ناتوانانی ئیشەکانمە وەکو خۆی جێبەجێ بکەین لە هەموو کاتێک و هەموو جەوێکە بتوانین. بەڵێ ئەو کەرستانی کە لە نێو فڕۆکەکان چین لە کاتێکاگە تووشی گرفت بوونەوە خۆتان ڕزگار بکەن پێی ئەین کەرستەکانی کە پێویستەکە لە نێو فڕۆکە هەبێت چییە؟ بە پێ ئەمکانێت هەم کەرەسێکمان دابین کردووە ئەساگەر لەو ئەچ لە گرتە ڤیدیۆکانی تیا بێ ملاحەزە بکەین ئەگەر ئێمە بێنە سەر لەسەر ینی چالاکیمان هەبێت لەسەر ئاو بێ بەحر بێ لە دوکان بێ لە چەمێک بێ گەڕان بێ بۆ یەکی خنکاوە یاخود هین بێ یەلەگی تایبەتە دابینمان کردووە فڕۆکانە لەبەرێکە ئەگەر هات و تووشێر حاڵەتی کەوتنە خوارەوە بێ ناو ئاوەکە ئەو یەلەگە ئەنقازێکە یەکی لە کەرەسەکان وەکو نمونە بچووک باسیەکەمانە ئەو جلوبەرگی تایبەتی خۆی هەیە ئەو جلوبەرگانە ناسووتێت یان ئەگەر بێتەوە فڕۆکە بکەوێتە خوارە و لە شوێنێ گڕ بگرێ جلەکان نایسووتێنێ یان ئەگەریش بسووتێت نایە حەزیەتی جەستەی فڕۆکەوانەکە بە تایبەتمەند کەرەسەکانی زۆر ئەگە بە باسێکم زۆر کاتی زۆر دەرفەتی ترمانە بێت زۆر سپاس بۆ ئەمیر حسێن فەیزوڵڵا بەڕێوەبەری بەشی فڕۆکەوانی سلێمانی سپاس بۆ ئامادەبوون دەستت خۆش بێت.